ئەوانەی لەم هۆڵەدا کۆبوونەتەوە ئەو داهێنەرانن کە بیرۆکەکانیان کردووە بە پڕۆژە و پڕۆژەکانیشیان جێبەجێ کردووە. ئەوان ئێستا لە ڕێگەی بیرۆکەکانیانەوە بوونە بە خاوەنکاری خۆیان، لە ڕێگەی جێبەجێکردنی پڕۆژەکانیشانەوە دەیان هەلی کاریان ڕەخساندووە. ئەم خاوەنکارەش دەڵێت کاتی ئەوەیە گەنجانی ئێمەش لە ڕێگەی بیرۆکەکانیانەوە ببن بە خاوەنکار. کە سەری وڵاتانیش بکەین و سەری هەموو جیهانیش بکەین، دەستکراوە بەوەی کە هەموو کەسێک لە کەرتی تایبەت و خاوەن پرۆژەی خۆی گەورەتر و گەورەتر بێ، لەبەرەوەی بەڕاستی حکومەت ناتوانێت ئەو هەموو گەنجە ئەو هەموو کەسە دامەزرێنێ. بۆیە وەکو وتم ئەگەر بە پرۆژێکی بچووکیش بێ، ئەگەر بە فکرێکی بچووکیش بێت، ئەوی لە توانای خۆمان نابێت بتوانین بیکەین و پرۆژێکی بچووکی بێ دروستکەین و کەسی تریش بخێنە سەرکار. گەنجان و لاوانی کوردیش خاوەنی بیرۆکەی جوان و داهێنەرانەی کارن، بەڵام باوتەی ئەم چالاکوانەی کۆمەڵی مەدەنی قانون و ڕێکارە ئیداریەکان هاوکاری بە پڕۆژەکردنی بیرۆکەکانی گەنجان نین. ناو بازاری کوردستان بەگشتی کلێنێکی زۆر گەورە هەیە لەو گەنجانەی کە ناتوان پرۆژەی خۆیان دابمەزرێن، ترس بێ یان خۆت بەربەرستی زۆری کۆمەڵگە بێ، یا خۆت ڕێکاری یاساییەکان بێ، فەرمانەکان بێ، بەربەرسێکی زۆر ئەبینێ. بۆیە ئەم جۆرە چالاکیانە ئەنجام ئەدرێ تەهانیان بدرێ و کارە ئاسانیان بۆ بکرێ و هەروەها لۆت بخرێتە سەر حکوومەت کە ئەو ڕێکارە یاساییانە ڕێکارە فەرمیانە باشتر بکە و ئاسانتر بکە تا گەنج بە شێوەیەکی باشتر بتوانێت پرۆژەی خۆی دامەزرێنێ، وەروە بێتە خاوەنی داهاتی سربەخۆی خۆی و هەلی کار بۆ گەنجانی چوادەوری بڕەخسێنێ. ڕۆتین و ڕێکارە ئیداری و قانونیەکان باوتەی ئەم خاوەنکارانە ئەو کۆسپانن کە لەبەردەم گەنجانن کە ناتوانن وەک پێویست بیرۆکەکانیان جێبەجێ بکەن. خاوەنکاران ڕاشیان گەیان لەم قەیرانەدا پێویستە ڕێکارەکان کەم بکرێنەوە تاکو گەنجان لابری ئەوەی پەنا ببەن بۆ کەرتی گشتی کاری خۆیان دابمەزرێنن. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.